سڵاو کۆمەڵگەی کوردەواری چۆن سێری سەکسەکە ئاین و نەریت و کۆمەڵگە چۆن پەیوەندی نێوان نێر و نێ بنیاد دەنێن بینەرمان بن. سێکس یەکێکە لە گرنگترین غەریزەکانی مرۆڤ کە لە هەموو ئاین و کولتورە جیاوازەکاندا وەک پرسێکی سەرەکی سیر کراوە. پەیوەندی سێکسی چ وەک پەیوەندی نێر و مێ لە چوارچێوەی ژیانی هاوسەری و چ وەک پەیوەندی لە دەرەوەی ئەم بازنەیە بووە بە سەرچاوەی وەچەخستنەوە و بەردەوامی ژیان لە یەکەمیاندا و بە دڕەوشتی و نەمانی ئەخلاق لە دووەمیاندا. زانستی دەروون ناسی چەمکی سێکس بە خاڵی گرنگ و بزوێنەری خەیاڵ و هێزی داهێنانی مرۆڤ دەزانێ کە ناکرێت سەرکوت بکرێت. لە ناو کولتوری جیهانی ئیسلامیدا و بە پێی قۆناغی مێژوویەکان قسەکردن لەسەر سێکس و پەیوەندی جنسی گۆڕانی بەسەردا هاتووە و تێکەڵ بە کولتوری گرانی ناوچەکە بووە. هێدی بووە بە یەکێک لە حرامە گەورەکان کە قسەکردن لەسەری و شۆڤەکردنی زۆر جار وەک بانگەشە بۆ بەدڕەوشتی سیر کراوە. زانیاری سەبارەت بە هێز و غەریزە ناوچیەکانی مرۆڤ بە غەریزەی سێکسیشەوە وا دەکات مرۆڤ بە باشترین شێوە خۆی بناسێت. بەڵام تا ئێستاش بەشێک لە هێزە کۆنە پارێزەکان بە نەهێنیمانەوەی ئەم پرسە بە سەرچاوی پاراستنی پاکیزەی کۆمەلگا دەزانن. دەپرسین ئاینی ئیسلام چۆن سەیری ئەم پرسەی کردووە و لە چوارچێوەی شەریعەتدا دایڕشتووە. ئایا لە سەرەتاکانی ئیسلامیشدا قسەکردن لەسەر سێکس و پەیوەندە سێکسیەکان حرام و تابۆ بووە؟ گەنج بە هەردوو ڕەگەزی نێر و مێ چۆن دەتوانێت ئەم غەریزە سروشتی خۆی تێر بکات؟ سێکس یاخود جنس بەشێکی گرنگە لە ژیانی مرۆڤ. هەموو ئاینێکیش کە هێت بەشێک لەو بابەتەی کە هەیەی باس لە جنسە. تەنانەت زۆر لە ئاینەکان بە تەسویر بە پەیکار بەمانە زۆر هەیە لەو بارەوە. ئەوەی دیقەتە درێت لە ئێستادا لەناو کۆمەڵگەی موسڵمان نشینە با بڵێن باس لە ئیسلام ناکەم کۆمەڵگەکە جۆرێک لە ترس جۆرێک لە شەرم جۆرێک لە شاردنەوەی هەموو مەسەلەیە کە پەیوەندی بە جنسەوە هەبێ ئەکرێت تەنانەت زۆر جار معلوماتە دینیەکانش پێت وایە هۆی چییە؟ باسکردن لە جنس بێگومان لە تەنان لە سێکس بانگەواز نییە بۆ ئیباحێت و بێ ئابڕووی بەڵکو باسکردنە لە فیترەتێکی سەلیمی مرۆڤ لە حەزێک و سروشتێکی مرۆڤ کە خوای گەورە لە مرۆڤە چاندوێتی وەکو چۆن مرۆڤ حەزی هەیە بۆ خواردن حەزی هەیە بۆ جنسیش. باسکردن لە جنس لە ضروریاتە باسە لە کەینونەی ئینسان و باسکردن لی بە معنای ئەوە دێک کە بابەتێکی گرنگە دەبێ مرۆڤ هەڵوێسێ لەسەر بکە نە تێپەڕێنێ نەتیایە کورد بێ. ئیسلام بێگومان قسەی لەسەر بابەتە جنسیەکان و سێکسیەکان کردووە بەڵام لە چوارچێوەی ئادابە لەفزی جوانی بۆ هەڵبژاردووە زیاتر لەفزەکان مەجازین عەمەلەی جنسی ناوناوە نیکاح حتا کۆبوونەوەی نێوان ژن و مێردی ناوناوە بە موباشەرە توباشیرونە یا بە مەس یا بە لامەسا بێگومان پانتایەکی زۆری هەیە لەوانەیە لە چوارچێوەی قسەکانمانە بچینە سەری بەڵام ئەوەی کە ئێستا یعنی لە کۆمەڵگەی ئیسلامیە ئەم بابەتە کەمتر بە ئاشکرا باسی لێکرێت لە کاتێکا لە سەردەمی کۆمەڵگەی سەحابەیە وانە بووە لە سەردەمی هاوڵانە وانە بووە زۆر بە ئازادی پرسیار کراوە لە بابەتە جنسیەکان تەنانەت ئافرەتی هاتووە بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر فەرمووی چۆن خۆی پاکاتەوە خوێنەی کە هەیەی سێ چوار جار پێوتی دەفەرمووە لە عایشە فێر ببە یعنی کۆمەڵە پرسیاری تر و بابەتی تر و ڕیواەتی تر زۆرە باسکردنی ئێستا بەڕاستی لەبەرەوەی ئەم بابەتانە کە باشکرا باس ناکرێت زۆربەی بۆ بە دفن لە ژێرەوە هەندێکی بۆ بە خیانەتی زەوج هەندێکی بۆ بە لادانی سێکسی هەندێکیشی ترز بەڕاستی نەترسانە لە خوددا چونکە ئەو کەسانی کە ئافرەتێک دێ هاوارەکە لە وەڵڵاهی مێردەکەم هیچی پێ ناکرێت لەگەڵمان وەکو ئەندامی نێرینی وەکو پەڕۆیەک وایە ڕەسوڵ الله چی بکەم وەڵڵاهی پیاوی چاکە بەس من نەترسم دینەکەم بڕوە. ئێستا ئێمە شتانە بەلامانەوە عیبەیە بۆ بە عیبە لەبەر چی لەبەرەوەی خەڵک خەمی دینی نییە ئەگەر بە هەڵەش بڕوە ئەمیشە بکە هەر بەلای واساییە بەگشتی لە ناو چوارچەوەی شریعەتە پێت وایە شریعەت بە تەواوەتی هەموو لایەنە جنسیەکانی ئینسانی تێر کردووە باس کردو یا وای کردو کە حەل بێ وەک نان خواردنێک خۆی ئەگەر سێری قورئان فەرموودە بکەین کە دوو مەزدەری سەرەکەین قورئان وەکو لە دوو ڕوانگەوە باسی کردووە لە ڕوانگەیەکیانەوە کە حەڵاڵ و حرامە نیکاح حەڵاڵە هانی داوە تەشجیعی کردووە خێزان دروست بکرێت لە لایەنەکەی تریشەوە لایەنە حرامەکەی کە زینایە کە بغاء کە بریتە لە داوێنپیسی لە مقابلی پارەیە تەمانە مامونی باشکرا هەبوو ئەگەر لە مقابلی پارەیە ئەوە زینایە ئەو تعریفی زینا ئەوەیە ئەمانە هەمووی حتا خەدەن هەیە متەخەداتی ئەخدانەوە بریتە لە
هاوڕێی نهێنی دۆستایەتی نهێنی باشە. بەڵام ئەڵێ ئەمە زینا نییە ئەڵێ ئەمانە هەمووی حکمی جیاوازە لە کتێبە فقهێکانە کاتی ئەمانە باسەکرێت بابەتێکی تر کە لە قورئانە باس کراوە مەسەلەی دروستبوونی مناڵ و وەچە و ئەو بابەتانەیە بەشێکی تری وەکو متعە باس کراوە ڕەحمەت و خۆشەویستی ئەو باش بابەتانە ئەستاذ تۆ قەت لەمە بە گەنجێک لە تەمەنی 13 ساڵیەوە مراهقە بێت بەڵێ لە ئێستاە تا 30 ساڵش لاوانەیە نتوانێت ژن بێنێ بەڵێ. لەو نێوانەیە چی بکە یانی چی چارەسەر طبعا قورآنی پیرۆزە فەرمێت فەمەن لەم یەجد نیکاحا ئەوانەی کە ناتوانن نیکاح بکەن ئەبێ تەعەفف بکە ئەبێ خۆی بپارێزێ عولەما هەندێک شتیان داناوە شتی وقائیە بەڕاستی ناتوانین بڵێن چارەسەری کۆتاییە بۆ نمونە غەض البەصەر وقل للمؤمنين يغضوا من أبصارهم يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم بەڵام خۆ جنس حەقی بەسەر بەسەرەوە نییە پێشەوە خۆی هەر پێداویستێکە لە دەرونی بەتاکید ئەو وێنانەی کە نەقڵە بێ دوورژێنە وکو چۆن توێسا ڕێکلامێکە خواردنە بینی ئیشتیها دەجوڵێ باشە. بەشی چیشی لەوە وایە بەس خۆی ئیشتیهاکە جوڵێنە بەس هەر بەرسی دەبێت ئەگەر خواردنیش بێگومان برسی دەبێت بەڵام دەگێڕێتەوە من هاوڕێم هەیە بە موالیدی هەشتایە چەند ساڵە لە ئەوروپایە یعنی باشە لەوێ دەژی لەوانێ تۆش بیناسی هەتا ئێستا کوڕە عازەبە مستەغنیشە لە ئافرەت یعنی خۆی پاراستووە متمەکینە ئەڵێ لا عیبرەتە بالشەواز ئەوە کەسێک وایە بەڵێ کەسێک وایە بەس هەزاران کەس وانێ بێت بێگومان چارەسەری تری یان ئەبێت چی بکە ئەگەر نتوانێت زەواج بکە ڕێگەی پێ نادرێت لەو حاڵەتانی کە خۆخاڵیکردنەوە بەدەستە بەس پێتوانێت ولا هەموو مەسەبەکانە حرامە نا لە بۆ حاڵەتی ضرورە تقریبا لای زۆربەی مەزەبەکان بۆ حاڵەتی ضرورە ڕێگەی پێدراوە کەسێک لە زینا بترسێ دەتوانێت ئەوە بکە بە ڕۆژووبوون دیسانەوە فەمەن لەم یەستطع عەلەیهی بالصوم بەس یعنی بە ڕۆژووبوون چۆن ئەتوانێت لێت کەم بکاتەوە خۆی کاتێک کە ئینسان زۆر تێرە بێ بێگومان ینی زۆر تێرە بێ هەموو لایەنەکانی جستێ خۆشەوە بە ڕۆژوونێ و کەس بەڵێ دوجار یعنی ئێمە چارەسەرێکمان نییە لە غیری ئێمە ئیسلام چارەسەرێک نییە لە غیری زەواج جا زەواجەکان چەند زۆرێکن ئەگەر بەپی مەزەبی سوننە بێ ئێمە دوو زۆر زەواجێکی عەلەنیمان هەیە کە پێوترێ ئەو نیکاحی کاکرێ و زەواجێکیانەیە کە پێوتێ مسیار باشە مشکە جیازی لەسێرە بەڵام بەنسبەت زەواجی متعەوە لە مەزەبی سوننایە ڕێگەی پێ نەدراوە بێگومان و ناشبێتە چارەسەر زەواجی متعە بڵێن بۆ نابێتە چارەسەر یانە لەبەرەوەی بەڕاستی ئەو شروطانی کە بۆ نیکاح دانراوە مەسەلەی تێپەڕانی عیددەیە بەس ئەی بۆ پێغەمبەر خۆی لە سەردەمی خۆیان کراوە بێگومان لە سەردەمی پێغەمبەرە کراوە شتێک کە حرام بێ بۆ ئەبەدەلئابدینە لە سەردەمی پێغەمبەرە عەرەقیش حەڵاڵ بووە کۆمەڵەشت حەڵاڵ بووە تەشریعات بە هێواش بە مەرحەلە هاتووە لە کۆتاییدا حرام کراوە بەس عەرەق بە قورئان حرام کراوە طبعا ئێمە مەصدەری دووەممان سونەیە بە سونەش بێگومان دیسانەوە عەلا ئەنی ئوتیتو مثلەهو تەنیا یەک حەدیثیش معنەیە لەسەر حرامکردنی متعە یەک حەدیث ئەو حەدیثی کە لە عامل خەیبەرە باسەکرێ باشە لە دوای خەیبەر لەگەڵ حموری ئەهلی و لەگەڵ نیکاحی و هەردووشی بەیەکەوە هاتووە و ئیمامی عومەریش ئێستا ئیجماعی ئەهلی سونە هەیە دوای ئەڵێ ئیمامی عومەریش دیسانەوە حرامی کردێتەوە جاریش کە تاکیدی دەکرێتەوە بۆ بە ئیجماع لە ئەهلی سونە یعنی بابەتەکە بەڕاستی لای سونە بابەتی نیقاش نییە یعنی ئەوە ئێمە وەکو لایەنی علمی باسەکەین بەڵام لای شیعەش تەنانەت شیعە بۆ ئەشراف و بۆ گەورەکانیان خۆیان بەڕەوای نابینن لە هەندێک حاڵەت ڕێگان پێداوە ئەرزەکەم ئێستا مەسەڵەن زەواجی چوار ژن مباحەوە ئاشکرا بەڵێ بەس لە سەتایش خۆی خۆی ئەزانم مەبەستم لەم دیوەیە بەڵام لە هەزارەیە کەس نایکە مەسەلەن ئەوە مباحەکە جیایە ئەوە جیاوازە بۆ نمونە زەواجی چوار ژن مباحە بەڵام پێغەمبەر ڕازی نەبووە چوار ژن بەسەر کچەکەی خۆیان بێت ئەمە مەسەلەیەکی ترە ئوستاز ئەگەر بابەتی زەواج بەڕاستی من لەگەڵتان تاقید کراوە ینی بۆ منە بەڕێستە فەرمووی کوڕێک هاوسەرگیری بکە بابیکە ئوستاژیان ژنێک لە سەردەمی ڕەسوڵ الله علیه الصلاة والسلام زەواجەکە تەمەنی 50 ساڵە مطلقەیە سێ چوار زەواجەکە ئێستا زەواج زۆر قورس بووە گەنجەکانمان مارەی پشتی قورس کردوون یعنی ئێمە گەر ئاسانکاری بکەین لە زەواجە کوڕێک پێت وایە ئەوە چارەسەرە چارەسەرێکە چارەسەرێکی بۆ شریعەت تو پێتوانێت شریعەت نەیتوانیوە تا ئێستا بگاتە ئاستی ئەم سەردەمە لە مەسائلە جنسیەکانە من پێم وایە شریعەتی ئیسلام بە خوێندنەوەی خۆم بە کتێبە فقهەکان هەرچی بابەتەکانە کە تایبەتە بەلایەنی سێکسی ڕغبەتی ئینسان هەمووی متەکاملە پڕ کراوەتە ئایا ژن بکەرە یان بەرکار لە پەیوەندی سێکسیدا بۆچی هەمیشە وا سەیری ئافرەتان دەکرێت کە ناتوانێت یان نابێت چێژ لە سێکس وەربگرێ ژنان خۆیان تا چ ڕادەیەک زانیاری و شارەزاییان لە پەیوەندی جنسی هەیە و تا چەند توانی ویانە چیتر وەک ئامرازی سێکس سیر نەکرێن مەسەلەی
جنس یا سێکس لە بەرامبەر ژنانە مەسەلەی حساسە. طبعا سوپاس دەکەم کە بە ئازایەتی ئەتوێ باسییان بابەتە بکەیت. تۆ پێت وایە ژن لەم بابەتە تەنیا مەوزوعەکە بۆ جنس واتە چێژبەخشە بە پیا و یا ژن خۆشی فائیلە یاخود جێشۆرگریشە بە هەمان شێوە. ئەگەر باس لە حەقیقەتی سێکسکەین سێکس شتێکی ڕۆحی دوولایە نییە. بەڵام ئەگەر ئێمە وەکو کولتور باسیکەین هەمیشە ژن وەکو بەخشەر باس کراوە نەک وەرگر کە لە ڕاستیە ئەمە حەقیقەتی ژن نییە. ئەگەر لە شێوەی دەستدرێژیە سێکس ڕوودا ئەکید ژن لەو کاتا تەنها بەخشەرە وەرگر نییە. بەڵام کاتێک ژنێک بەویستی خۆی لەگەڵ پیاوێک کە ویستی خۆیەتی سێکسەکە وەرگریشە و بەخشەریشە شتێکی دوولایەنەیە ئەو بۆ چوونانەی کە لەسەر ژنەوە پێیان وایە ژن تەنها جەستەیە کە بۆی ببەخشێت و هیچ وەرنەگرێ بۆ چوونێکی هەڵەیە. تۆ سیرەکەی هەر لە پرۆسەی زەواجیشا لە کوردستان مامەڵەیەکی کڕین و فرۆشتن بە جەستەی ژنەوە ئەکرێت وەکوی تەنها ژن لایەنێک بێ بۆ بەخشی. بەس ناسخان من ئەوەی بێت خیاڵم فرۆید لەبارەی ژنیشەوە تەنانەت ئەڵێ ژن بابەتی سێکسە پیا و خودە. من بەم معناوە تێگەشتم کە ژن بەخشەرە پیا و وەرگرە کێشەکە ئەوەی ئەوانەی لەسەر سێکسی ژن قسەیان کردو هەمویان لە ڕێگەزی نێرە خۆ زانای دەرونی بوون با زانای دەرونیش بێت. زۆر جار مرۆڤ ئەوەی کە خۆی لی تێئەگا بەرامبەری کە نزیکترین کەس بێ لی تێناگا و تایبەت ئێستا هەندێک لە پیاوەی ڕەنگە پیا و تەنها خۆی بتوانێت شیکاریکە من نەتوانم. بۆیە کاتێکیش پیاوێک هەرچەند زانا بێ هەرچەند کەسێکیش بێ باڵا دەست بێ لەوەی توێژینەوەی دەرونی بکە ڕەنگە لە ناخی ژنێک تێنەگاگەر خۆی ژن نەبێ. بەس ئەمە لە ڕۆحی دینیشا کە سێری مەسەرەن دقەکانی قورئانەکەین هەر پیا وەکو فاعیل باسەکە نساؤکم حرث لەکم فأتوا حرثکم أن شئتم ژن وەکو چێلکە باسەکە یا فمن استمتعتم به منهن فآتوهن يعني کە پیا استمتاع بە ژنەوەکە لەزەتی دێوەرەگرە و مارەی یا پارەکەی بەدەکە لەزەتی بتوانێت لە دینەکانیش هەروە سێری ئەم بابەتە کراوە بەگشتی نەکتەنیا ئیسلام. بەگشتی وا باس کراوە بەڵام ئەگەر هەر سێری ئاەتیشکەین ڕاستە ئاەتەکان زیاتر گرنگی بەوادن کە تۆ چۆن بەکاربێنی بۆ چێژی پیا و بەڵام ئاەتیشمان هەیە کە ناڕاستە و خۆ دەلالەتە لەوەی کە ژنیش حەزی هەیە. بۆ نمونە ئێمە سوورەتی یوسفمان هەیە لە ئاەتی 25 باس لەوەکە کە چۆن ژنەکە ویستێری قەمیسەکەی یوسف دادڕەیە لە ئاەتی 30 باس لەوە ئەکا کە ئەم ژنانە چۆن معجیبی جوانیەکەی یوسف بوون کەواتە ئەمە دەلالەتە لەوەی جوانیش بۆ خۆی سەرنجی ژن ڕاگەیان ژن سەرنجی تێتە سەر جوانی پیا و ئەم ئاەتە بۆ خۆی دەربەڵام چی ڕاستە و خۆ باسی سێکس ناکا لەو ئاەتە ئەگەرنا کە تۆ ئەڵێ جوانەکەی سەرنجی ڕاکێشە بەبێەوەی لێرادا هەست و سۆزێکە بێ ئەمە حەزی پەلاماری یوسفە لە ئەمە حەزە یاخود هەست و سۆزە پرسیارکە پێت وایە هەست و سۆز جیاواز بێ لە حەزیانی دوانەیەکن یعنی کاتێک کە دوو کەس هەست و سۆزیان بۆ یەکتری ئەبێ لێرەدا حەز لە دایک ئەبێ ڕەنگە لەمەدا ژن و پیا و جیاواز بن چونکە ژن هەتا هەست و سۆزی بۆ بەرامبەر نەبێ ناتوانێت مارەسی سێکس باشە ناسخان بابێنە سەر ژنی کورد کە ئەگەڕی بە دنیا بە زۆری کە باسی ژنی کورد دەکرێت لە ناو عەرەبیشە بە زۆری ئەوەن ژنی کورد ساردن ژنی کورد نازانن جنس چییە پێت وایە ژنی کورد وایە ئەگەر وایە بۆ وایە یانی ژنی کورد وایە بەڵام ئەگەر باسی ژنکەین ژن لە ئەساساوانیە بەڵام باس لەو هۆکارانم کە بۆچی وایە تۆ سێرەکەی کولتورەکەی تۆ هەمیشە ژنی وەکو پلە دوو سیر کردووە باسی ئەوەی کرۆ کە تۆ جەستەیەکی بۆ چێژی پیا و ئەبێ گوێڕایال بی و لەو پرۆسە زەواجش کە سیرەکرێت لە بەرامبەر بڕێک ئاڵتونە ئەنێرێتە ماڵی پیاوێکەوە کامە جۆرێکە لە شفرۆشی ژن هەیە لەم کوردستانە من ئەیناسم ئەڵێ ینی بەپارە لەگەڵ پیاوەکەم سێکسەکەم هەموو جارێک ئەو جارێک کە بەتەواتی بەدڵی پیاوەکەی بە بەپارە سێکسی لەگەڵەکە ئەمە جۆرێکە ئیستیغلالی نەکردووە ئیستیغلالی کردەوە جۆرێکشە لە نەزانی کە ئەم ژنەوە پەروەردەکراوە کە تۆ تەنها بەکار ئەهێنرێ خۆت هیچ لەما بەشدار نیت بەڵام ئەو کاتێک کە تۆ کچەکە دووشیار دەواتوانێ مەسەلەی ساردی ژن لە لای مسلمانی سنە بە تایبەتی بەهۆی ئەوە کە ئەڵێن خەتەنە ئەکرێ ئەمە یانی شتێکی عضوی بایۆلۆجی بێت نەک دەرونی بێت زۆرتر دەرونیش و بایۆلۆجیت ئەکید خەتەنە کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی حەزی ینی پەروەردەش دەوری هەیە ئەکید بەڵام من ئەڵم کاتێک باسی سێکسەکەی لەبەری شتێکە پەیوەندی بە ڕۆحی مرۆڤەوەیە مەگەڕێرە بۆ یاسا مەگەڕێرە بۆ ئاین چونکە پێش یاسا پێش ئاین لە دروستبوونی بەشێتەوە سێکس هەیە پیر سێکسەکە گەنج سێکسەکە هەتا ئاژەڵەکان سێکسەکەن کەواتە ئەم شتە زۆر جار ئەبێت تۆ لە دەرو ئاین و یاساش سەیرەکەی بگەڕێتەوە بۆ ناوەی مرۆڤ خۆی چکە ئەمە شتێکی ڕۆحیە
شتێک نییە کە من و تۆ دروستمان کرد بێ یعنی ئینکاریکردن لەوەی کە ژن حەزی نییە خۆخەڵەتاندنە کاتێک پیاوێک فرەش نییە کا پێی وایە تەنها خۆی تێر نییە خۆخەڵەتاندنە دیسان ڕەنگە ژنەکەشی تووشی بەس دادابێت تۆ پێتوانێت ژنی یامە بەگشتی ژنی کوردیانی ترسێکی هەیە لەوەی کەوا بزانێت کە ئەگەر ئستیجابە هەبێ بۆ جنس پیاوە لە لای پیاوەکەی سوکە بێ شتا ڕۆشنبیری پیاو نەگەشتۆتە و ئاستەی کە بزانێ ژنیش وەکو ئەو چێژە بینێ پێی وایە تەنها براوە لە سێکسا خۆیەتی ئێمە لە فکری سێکسی پیای ئەم کۆمەلگا بردنەوە دۆڕانمان هەیە خۆی بە براوە ئەزانێت لە بەرامبەردا ژنیش وەکو باش با بێمە سەر مەسەلەی حیجاب بەڵێ بۆ داپۆشین زۆر جار پێمان ئەڵێن ئافرەت کە خۆی داپۆشێ پارێزراوە بێ لە ڕووی جنسیەوە چونکە پیاو سێری جەستی ناکە ئەمە ئەوە نیە کە پیاو ئەر ئافرەت و کوجستا بینێ بە زۆری خۆی کاتێک کە تۆڵی خۆت داپۆشا بۆی پیاو حەزی سێکسی نەچێتە سەر و یەکسەر ڕاستەخۆ پێڵی تۆ حەز لە سێکس بکە بۆ نەو ژنی کە حیجابە لە بردن پیاوێکا سەر داخا دایمە سێکسی بیرە چکە پێ ئەمجلی بۆ کردو کە پیاوەکە لە بەرامبەردا حەزی سێکسی لێ نەکە ئەگەر وایە و ڕاستە حیجاب من ئەپارێزێ لە دەستدرێژی وەلەوەی پیاو حەزی سێکسیم لێ نەکە بۆچی تا ئێستش بەپێی توێژینەوەکان زۆرترین دەستدرێژی سێکسی لە وڵاتی ئیسلامیەکانە یەکە لەوانە میسڕە بە پلەی یەکەم دێ وە سعودیە لە کاتێکە ئەوان دەستگایەکانەیە بە ناوی ئەمر بالمعروف و نەهی عن المنکر هێشتا ئەگەر ژنێ بەتەنیا بچێتە دەرەوە بە حیجابش و دەستدرێژی سێکسێک لێ دەسەری وەلە سەڵات 23 مناڵی سعودی لەلایەن کەسە نزیکەکانیان و دەستدرێژی سێکسێک لێ دەسەری هەر ئەم دادگانی سلێمانی بڕۆ ئەوانی کە بۆ نمونە ئەم قسانەی من بە بێبەڵگەوی نەکا بڕوات ئەو ژنانی کە دەستدرێژی سێکسی کراوەتە سەریان زۆرینیان داپۆشراون ئەگەر وایە حیجاب بەڵێ ئەگەر وایە و حیجاب ژن ئەپارێزێ هۆکارچێک ئەم ژنانە لە کاتێکە ژنێکی داپۆشراون و تووشی دەستدرێژی سێکسی بوون لەلایەن پیاوە ئەوەی ژن بپارێزێت هێزێکی ناوەکیە پەروەردەیەکی جوانی خێزانیە وەکوی گشتی سیستەمی حکومڕانی ئیش لەسەر ئەخڵەتی پیاو بکە ناسکران خۆ پیاو خۆ ژنەکە خۆی داوای اختصاب نەکە اختصاب بەکری عنی مەفعول بهە پیاوێک پەلاماری ئەیانی لێرە تاوانی حجابەکەی چییە لە ناحجاب ئاخر قسەکە لەسەر ئەوەی ئەوان پیان وایە حیجاب ئەتپارێزێ منەڵم ئەوەی ئەتپارێزێ بێ ڕۆشنبیری کۆمەلگا بێت عقلی پیاو بێت کە ژنێک بە هەست و سۆز نەبێ ئامادی سێکس نییە بەس پێتوانێت لە ئەوروپاش بە هەمان شێوە ئەو اختصابە زۆرە لە هەموو دنیا هەیە منەڵم دوو چەمکمان هەیە چەمکی چەسانە و چەمکی بە کەمزانینی ژنمان هەیە لە ئەوروپاش چەسانەوە هەیە بەڵام لا ئێمە بە کەمزانینی ژن هەیە لە کولتوری کوردەواریدا ئاسی زانستی تێگەیشتن لە پەیوەندی سێکسی چۆن بووە؟ ئایا سەرکوتکردن و چەپاندنی سێکس چ کاریگەریەکی لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان هەبووە بە تایبەتی لە ژیانی هاوسەریدا؟ چۆن دەتوانین بەکراوەی و بە شێوەیەکی زانستی باز لەم غەریزەیە بکەین؟ بەڕێزت سەرنووسەری گۆڤاری خود بووی وانە خود کە وابزانم تاکە بە گۆڤار و یەکەم گۆڤار بوو لەسەر مەسەلە سێکسیەکان بە تایبەتی کەسێکیش کە باگراوندێکی ئیسلامی هەر لە شەرقی ئەوسەتا لە دوای گۆڤاری جەسەد گۆڤاری خود تاکە گۆڤارە من طبعا گۆڤارەکە گرنگیەدا بە کۆمەڵگەی کوردواری ئەو کیسانی کە هاتە لام یعنی هەر هەمووی مەسەلەی جیابوونەوە هەمووی دەربڕینی ژن چۆن بووە ئەمە خیانەتی کردووە ئەمە دڵی پیسا ئەمە ڕەزیلە بەس لە دوایە کە لە بنی کوولەکەمەیە سێمەگر مەسەلەکانی پەیوەندی بە جنسیەوە بوو پێت وایە تا ئێستا لە کۆمەڵگەی کوردواری سێکس وەک تابۆیەک وەک حرامێک یا وەک قەدەغەکراوێک سەیرەکەی بێگومان بڵێ وەکو خێزان هەمانە بڵین تێڕوانینیان باشترە ئەنی زۆر خێزان هەیە وەکو خێزان ئەنێوش لە ئەمەری کۆمەڵاسی نایخوێنێتەوە بەڵام بە شێوێکی گشتی بەگومان تا ئێستش تابۆیە لە ناو زۆربەی پنتەکانی کۆمەڵگەی کوردیە یعنی بەو پەڕی مانا تابۆیە لە هەچکە بۆچی لەبەرەوەی لە هەموو دامو دەستگاکانە ئەمە وشیارێکمان نییە ئێمە معلوماتمان هەیە دەربارەی مەسەلەی جنس بەس هۆشیاریمان نییە دەربارەی مەسەلەی ڕۆشیاری جنس تا بۆیە ئەم قەدەغەکردنە بۆتە هۆی بێگومانە بێت هۆی لادانی سێکسی انحرافاتی سێکسی لە ژێر بەڕە پێت وایە لە کوردستانە انحرافاتی سێکسی زۆر هەیە بەپێی ئەزمموی کاری ئێمە لە گۆڤارەکەمان طبعا من خۆم ناشەرمەوە توان بڵێم چەندین پەیوەندیم بۆ هاتووە لە چەندین ئاستی جیاواز یعنی کۆنتاکتی بەردەوام لەگەڵ پسپۆرە دەرونیەکانە هەبووە بێگومان هەر لە سەرەتای دەرچوونی یەکەم ژمارەوە من تەسەورم ناکرد کە لە گۆمەڵگەی کوردی لادانی سێکسی بەو شێوەیە بێت یعنی ڕەنگە هیچ کەسێک باوەڵا لە ڕووی ئینحرافاتی جنسی بەو مانایی کە لە بابەتە من پێشتر ئەم خوێندەوە بڵین دەربارەی ئەم بابەتە لادانی سێکسی هاوڕەگەزبازی کۆمەڵی بابەتی بڵین بۆ نمونە بەس لادانی سێکسی بەس هاوڕەگەزبازی یا بینی ژن و پیاویش هەموو شتەکان هەموو ئەو بابەتانی کە لادانی سێکسی مەسەلەن بۆ نمونە لە دەرووناسی سێکسیا باس لە 8 بابەت کراوە یەک لەوانە
مثلا ئەو پەیوەندی نێوان خێزانەکان بڵین ئەو پەیوەندی تونند و تیژەی کە لا يزال ئێستاش لەناو زۆربەی خێزانەکانە هەیە هەروەها هاوڕەگەزبازی کە یەکێکی تر لەوانە مەسەلەی نێوان هاوڕەگەزبازی لە کوردستان زۆرە هاور من بەپێی ئامار پێ دەڵێم بەپێ و پەیوەندیانی کە بۆم هاتووە تەمان من ناشارمەوە لە ڕێی کورتەنامەوە تقریبا 2800 نامە بۆ هاتووە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە زان 700 بۆ 800 هەمووی تۆمارم کردووە هیچیش مثلا بۆ من ناماتوانی بڵین چەند قاموسێکی کە بەرهەم بێنین بەڵام ڕەنگە مثلا من نەمتوانی بێت هەند لە هەندێک بەهۆی هەندێک هەلومەرجەوە بڵین ئیشی لەسەر بکەم بەڵام بابەتی توێژینەوەیە لە کوردستانە لەو سنوورەی کە منی تیام یعنی ئەتوان بڵێم هاوڕەگەزبازی خەریکە لە حاڵەتەوە دزەکە بۆ دیاردا و دڵنیایشەوە پێ دەڵێم لە کوردستانە و زۆر شوێن لە کوردستان من ڕۆژی وە هەبووە لە کوردستان لە شاری سلێمانیا ڕۆژی وە هەبووە 12 حاڵەتم ڕەوانەی لای پزیشکی دەرونی کردو بۆ بابەتی هاوڕەگەزبازی لە بینی ژن و پیا لە بینی ژن و ژن لە بینی ئەو تازە کە گەشتوانی کە ئێستا سەر هەڵەیەن بەتایبەتی لە ڕێگەی فەیسبوکەوە یعنی من زۆر جار حقیقەت ئەوان زۆر جار نایشارنەوە بڵین دووشاری حاڵەتەکە بوون تاک سۆشیال میدیا دەوری زۆر بووە لە ئەم مەسەلەیە جان سۆشیال میدیا دەوری زۆر بووە لە بڵاوبوونەوەی لادانی سێکسی وشیاری میدیا ئەگەر بە شێوەیەکی علمی ئیشی لەسەر کامل پێم وایە ڕۆڵی کەمەکە بەڵام بەداخەوە وشیاری میدیا ئێمە نیمانە یعنی ئەتوان بڵێم یعنی تاقە میلەتێک کە هۆشیاری جنسی تیا غیابی هەیە لە هەموو کە کۆمەڵاتیەکان بە مزگەوت ناتوانێت باسی بکات لە ترسی حیات چۆن لە ترسی قسەی خەڵک چۆن نەک هەر ناتوانێت لەسەر من لە گۆڤارەکە بۆ نمونە هەر وشەی مثلا یەک وشەم بەکارێنە یعنی لەسەر یەک وشە لەسەر یەک وشە داواکاری گشتی شکاتی لێکرد لەبەرەوە ئەوش ینی ئەو ڕێگەی ناگرێتە بەر ڕەنگە مثلا بۆ نمونە ناتوانێت بەکاری بێنن فێڕوانینی ئێمە یعنی حتا من سەرەتا کە ئیشم لەو مەجالەیە کرد و گۆڤارەکە بە هەردوو شێوەزاری بادینی و بڵین سۆرانیش دەرم کرد لە حەود ناحیە و قەزا و هەر نەفرۆشرا بڵین هەر ڕێک بە پەتەکەەوە هێناگەنەوە بۆ ئەو کۆمپانیاکە بەڵام دوایی تێگەیشتن بەڕاستی کە ئەمە کێشەی کۆمەڵاتی من خۆم پێشتر ناشارمەوە لە سنتەرێکی ڕاوشکاری خێزانی ئیشمە کرد ئەو کەیسانی کە هاتە لام یعنی هەر هەمووی مەسەلەی جیابوونەوە هەمووی دەربڕینی ژن چۆن بووە ئەمە خیانەتی کردووە ئەمە دڵی پیسا ئەمە ڕازیلە بەس لە دوایە کە لە بنی کوولەکەمەیە سێمەگرن مەسەلەکە هەمووی پەیوەندی بە جنسی وا بوو پەیوەندی بە انحرافی جنسی پیاوەکەوە بوو پەیوەندی بە جێبەجێکردنی ئەو فیلم و ئێستا مەسەلا ناتوانم شیپەوە ئەو تاقە جنسیانی کە لە ناو بڵین بۆ منە ئەو شارەزایە جنسیانی مەسەلەن ئەو گرتە سێکسیانی کە حتا مەسەلەن بۆ منە کە پیاوەکەی بینی ڕێک لەسەر ژنەکەی خۆی مەحەد ئەم کێشانە ئەم کێشە جنسیانە لە یەکەم شەوەوە دەست پێکات من پێم وایە هەتاوەکو 30 ساڵ لەمە پێش ژنی کورد بە هیچ شێوەیەک مەسائلی شتێژی جنسی نەبینیەوە بەڵام وەکو ممارەسی جنسی کردووە وەکو وەزیفەی کۆمەڵاتی ئێستاش ئەو ئافرەتی کە تۆی بینی کەشقەترین ئافرەتە لەسەر لەم کوردستانەیە لە ناو خێزانی کوردیاوە خۆی پیشانەکە هەموو شتێک باوەڕگەی هیچ شتێ نازانێت هیچ شتێک نازانێت تا ئەوەی مەسەلەن کەشەکۆی حاڵی خۆیان سکاڵای حاڵی خۆیان هێنە لای توێژەرێکی شارەزای بواری دەرونی یان کۆمەڵایەتی دوایی کە بەهێمنی قسەی لەسەرەکەی کێشەکە وردە چارەسەر ئەم کێشەکانی ئینتەرنێت و ئەم شتانە زۆر ئافرەت هەیە بەڵام هۆشیاری لەگەڵانیە معلوماتی جنسی زۆرە بەڵام ئەگەر هۆشیاری لەگەڵانە بێ خەتەرە ڕۆشنبیری مەبەست مۆشیاری ئەوەیە کە بڵین تەکنیک لە مەسەلەی جنس مەسەلەن بۆ نمونە تەکنیک ئەو شێوازانی کە لە کۆمەلگەی کوردی هەیە یعنی چەند بە چەند قۆناغێک کاڕوە لە پەیوەندی دەستەکان بەڵام ئەم قۆناغە نابڕێت تەنها یەکسەر بۆ مەسەلەن ژن وەکو وەزیفەیەکی ئەزای چۆن خۆی ژن هەر نایشارمەوە یعنی ئێستاش پەیوەندی حەڵاڵ هەتا پەیوەندی جنسیەکە بە حەڵاڵیش بە حرام تێگات بۆچی لەبەرەوەی لەزاکرە بە قێزەونە لەبەرەوە هیچ چێژێکی لەوە ناگرێت لەبەرەوە ئەمە وەڵامە مەسەلەن پێش 30 ساڵ لەمە پێش هیچ ئافرەتێکی کورد ینی نەیتوانیوە بگرین بکاتە ئەو کێشە سێکسی کە بڵین کە بنەما سایکۆلۆژیەکان بەڵام ئێستا هەیە ئێستا زۆربەی بڵین بۆ نمونە تازە پێگەشتوەکان زانیاریان هەیە و وەک ڕێژە ئێستا لە کۆمەلگەی و خێزان هەیە ئێستا من نایشارمەوە یعنی حقیقەت ئێمە بێەوە بڵین چەند خێزانێک هەیە ئێستا من بەڕاستی بە تایبەتی داوای گۆڤارەکە ئاکات مەستەرێکی هۆشیاری سێکسی جنسی ئەبێ هەبێت ئەگەر مەستەرەکە کاکە ئێمە لە مزگەوت پێی ناڵێ لە قوتابخانە بابەتە ڕۆشنبیری جنسیەکان ناگەین کاکە لە با دوور نەڕۆین لە ئێران لە سنە مثلا ئافرەت کاتێگاتە قۆناغی باڵغبوون ئاهەنگی بۆ سازەکەن یعنی بویمترین شت لای من زۆر گرنگە بەڵام ئاهەنگی بۆ سازەکەن وە دایانێن تێگەێنن کە ئەمە حاڵەتێکی یعنی تۆ گەیشت لە قۆناغێک پێویستە تعامل لەگەڵ پیاوە بەم شێوەیە بکەیت یعنی ئەم ئافرەتە تووشی عقدەی دەروونە بەس من توێژینەوەم هەیە لە ئێمە زۆر باشترن بەس من توێژینەوەم هەیە لە 5 قوتابخانە لە 5 قوتابخانەی شاری سلێمانی بڵین کە توێژەرە کچەکان بڵین بۆیان کردوم لەگەڵ کچەکان هیچ ئافرەتێک بڵین ئەتوام لە سادی ئافرەتەکان لە قۆناغی ئامادەیە لە حاڵەتی
بڵین سوڕی مانگانەیە تووشی خۆبیان نەبوون و بە ماشی کوڕەکانیش لە حاڵەتی پێگەشتنا کاکە ئێمە لە قۆناغی پێگەشتنا بڵین نازانین تعامل لەگەڵ جەستەی خۆمان بکەین بەڕووی گەشەکردنی جەستەیمان لەگەڵ گەشەکردنی عقلیمان کە تووشی هاوسەنگ گوناح دەبن کە تۆ مە حرامایەکی دەمەوایە ئەو لە فەرهەنگی وا تێگەیشتووە بەڵام من خۆم تاوان بارەزانم کا و بابەتە ناگەێنم حقیقت ئێمە کاتی خۆی نازانم کاک سۆران لەبیر دەبێت بە کتێبی ئەحیاکەمان لە بنەوە لێ کردەوە بابەتی کۆندامی زاوزێ لە بنەوە لێمانە کردەوە نازەمە گەل یاد دەبێت ئێستاش بە هەمان شێوە لەناو فەرهەنگی کوردی ئەو وازانەیە کە باسی سێکسی کرد مەسەلەکە بێ ئەخلاقیە مەسەلەکەی کوردکردنەوەی ئەخلاق کوردنەوەی چەمکی ئەخلاق لە مەسەلەی سێکسا ئەمە کێشەی کۆمەڵگەی کوردیە کە بەداخەوە لەناو ئەم کۆمەڵگەی ئێمە تا دنیا دنیا بێ پێ بتێنەوە ئەو گرێ دەرونانی کە لەناو ئێمە هەیە لەناو ناخی ئێمە هەیە من هەموو جارێمە لەناو تازە پێگەشتەکان هەنەبێت بەڵام ئەم تێگەیشتنە چۆن ڕاست بکەین و ئەمە مهمە غەریزەی سێکس وەک هەر غەریزەیەکی تری مرۆڤ هەم پێویستی بە تێرکردن هەیە هەم ئاراستەکردن و بە ڕادەی هاوسەنگی ئەم دوانە هاوسەنگی دەرونی و کۆمەڵایەتی تاکەکان دروست دەبێت.